بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای هەشت دانیشتن دادگای فیدراڵی عێراق بڕیاری خۆیدا لەبارەی نادەستوری بوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان و بڕیارەکەی دادگاش باسی لەوە کردووە لە 6 2022ەوە تەمەنی پەرلەمان بەسەر چووەوە ئەو بڕیار و یاسانەی کە دەری کردوون پوچەڵن. لە بەرنامە ئەمڕۆ خوێندنەوەی یاسایی و پرسی هەڵبژاردنیش دەکەین بۆ بڕیارەکەی دادگا لێکەوتەکەی چی دەبێ و بە کام یاسا هەڵبژاردن دەکرێت کام کۆمیسیۆن هەڵبژاردنەکە بەرەوە دەبات کێ ڕۆژی هەڵبژاردن دیاری دەکات وایە لەم ساڵیدا دەتوانرێت هەڵبژاردن بکرێت لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر ئیسماعیل نامیق پسپۆڕی یاسایی هەروە کاک هۆگرچەتۆ شارەزای هەڵبژاردن و ڕێکخەری تۆڕی شەمەز بۆ چاودێری هەڵبژاردنەکان سوپاسی ئامادەبوونتان دەکەین. سوپاس کاک دکتۆر ئیسماعیل لە بەڕێستان دەستپێکردنەوەی خوێندنەوەی یاساییمان بۆ بکەی بڕیارەکەی ئەمڕۆی دادگا لەبارەی نەدەستوری بوونی پەرلەمان چیاڵ دەگرێت لەمڕۆەوە بڵێن هەر لە پەرلەمان ئێستا هەڵوەشاوەتەوە لە کوردستان پەرلەمانمان نەماوە؟ بەڵێ کاک حەکیم سڵاو ڕێز بۆ جەنابت و بۆ برای بەڕێزم کاک هۆگر و هەروەها بۆ بینەرانی بەڕێزی خۆشەویستی کەناڵی پەیام. وەکەوەی کە تەوەقوع کرا فعلەن دادگا بڕیارە دروستەکەیدا چونکە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانیان تەمەنی هەر ئەنجومەنێکی هەڵبژێردراو کە نوێنەرایەتی خەڵکەکات ئەمە کارێکی ناقانونی و ناشەرعیە. ینی خەڵکی کە کەسێک نوێنەری کەسێکی تر بێ ناتوانێت نوێنەرایەتێکە بۆ خۆی درێژ بکاتەوە ئەبێ ئەو کەسێک کە کردوتی بە نوێنەر ئەبێ ئەو جارێکی تر متمانە پێباتەوە بۆیە بڕیارە دروستەکەیدا ینی هەمومان تەوەقوی ئەوەمانەکە کە بڕیارێکی لەو شێوێ و دەفعلەن بڕیارەکە دروستی بڕیارێکی دروستی یاسایی و دەستوریە دراوە. بڕیارەکەی ئەسەر ڕەجعیشی هەیە ئەسەرێکی ڕەجعی هەیە فعلەن هەر بێ واش بێت چونکە محکەمەی دەستوری قانونی خراوەتە بەردەسی ئەڕێن ئەم قانونە ینی ئەوەی کە مدعیە پانی داواڵێ ئەم قانونێکی نادەستوریە من داوا لە دادگا بەڕێزەکەتان دەکەم قانون هەڵبۆشێنەوە قانونێکیش هەڵبۆشێنرێت و هەموو ئاسارانی کە لەسەر و قانونە دروست بووە بێ هەمووی هەڵبۆشێنرێتەوە هەموو ئاسارانش کە لەسەر قانونەکە دروست بووە دەرکردنی قانونی ترە چونکە پەرلەمان تاوەکو ماوەی خۆی درێژ نەکردەوە و قانونانی تری دەرنەکردووە بۆی هەموو ئەو یاسایانە کە وابزانام ژمارەیان 5 یاسا و 11 بڕیاری دەرکردووە لە دوای درێژکردنەوەی خۆی ئەوانش هەمووی هەڵەوەشێنرێتەوە. ئەوکو پەرلەمان ئێستا پەرلەمانمان لە کوردستان نەماوە جامێ باس لەوە بکەم طبعاً بەپێی بڕیارەکەی دادگا فعلەن پەرلەمان لە 6 11 هەڵوەشێنراوەتەوە نەماوە حکومت بۆ بە حکومەتێکی کار بەڕێکرد سەرۆکی هەرێم ئەگەر دروست بێم قسێ بۆ سەرۆکی هەرێمیش لەبەرەوەی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومت دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستانە دوانەیە هەرچیان ناتوانین بڵێن بوون بە کار بەڕێکرد و یعنی دادگای باڵای فیدرالی کە تەوان لەوەیە لە بڕیارەکەیە هەم ئیستینادی کردوتە سەر دەستوری عێراقی هەم پشتی بەستووە بە یاساکانی هەرێمی کوردستان یاسای هەڵبژاردننی ژمارەیەکی ساڵ 1992 هەموارەکانی کە بەپێی ئەو یاسایش تەمەنی پەرلەمانە بێت 4 ساڵ بێت بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هەر بێت 4 ساڵ بێت بۆیە پشتبەست بە هەموو ئەو بورگانێک ئەو هێناونی باسی کردوون یاساکی هەڵوەشانەوە بەڵام ئەوەی کە خاڵێکە زۆر جێگەی سەرنجی منە کاک حەکیم ینی لە خوێندنەوەی بڕیارەکەشە کە بینیم دادوەرەکە زۆر بە حەماسەتەوە ینی لەسەر ئەم خاڵانە ڕائاوەستا ئەویش مەسلەی کە ئاماژەی کردووە هەم بڕیارەکەش ئاماژەی کردووە بە ڕاپەڕی نەمەزنەکەی خەڵکی کوردستان بڕیاری 688 یەکەم هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە کە ئەنەوە دادگایەوە پێمان بڵێت کە هەرێمی کوردستان ینی پێش عێراق هەڵبژاردننی تیا کراوە پێش عێراق یاسای هەڵبژاردنەوەوانەی هەبووە وڵاتان پێش عێراق هاوکاری هەرێمی کوردستانیان کردو بۆی بێ بە هەرێمێکی دیموکراسی هەڵبژاردننی تیا بکرێت بەڵام بەداخەوە ئەبینی ئێستاکە هەرێمی کوردستان کەوتۆتە دواوە ئێمە 12 ساڵ پێش عێراق هەڵبژاردنمان کرد ئێمە لە ساڵ 1992 هەڵبژاردنمان کردووە عێراق لە 2005 هەڵبژاردن ڕست 2004 هەڵبژاردنێک کرا بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی ئەوەی کە دەستوریان داناوی خولەکەمان هاوسەنگەمانجی یەکی 2005 بڵێ ینی وەزانی کۆتایی 12 پەرلەمانی کوردستانی خولی 5 پەرلەمانی عێراقی هەردووکیان پێ بڵێ ئێمە 12 ساڵ لە پێشەوانەوە بووین ینی مێژوی هەڵبژاردننی ئێمە ئەگەر ئێمە باس لە دەوڵەتی عێراق ناکەم چونکە دەوڵەتی عێراق پێش قۆراغی جمهوری سەردەمی مەلەکی هەڵبژاردن زۆر کراوە ئێمە نابێ ئەو تاریخە بەڵام لە دوای جمهوریەوە ینی ئێمە لە تاریخی هەڵبژاردنەوەوان تقریبا 12 ساڵ لە پێشەوانەوە بین هەڵبژارد نەکرد ئێمە یەکێک لەوانی کە شانازی پێواکەین ئەلاساس دیموکراسیەکەمانە و هەڵبژاردنەوەوانێ بەڵام دەرکەوتوانیە ئەمە شتێک بۆ هەروتراوە ینی لە ئەساسە کە درایە بەر
کرای امتحانەوە دەرنەچوو امتحانەکە دەرنەچوو بۆیە ئێستاکە ینی هەرێمی کوردستان تووشی حراجێکی گەورە بووینە وەکو بۆشایی دەستوری دوای دێمە خزمەت تووشی بۆشایی دەستوری بووین بەڵێ بەڵێ من پەرلەمانمان نەماوە ینی دەستگایەک نەماوە یاسا بۆ دابنێ لەم هەرێمەیە هەرچیە بگوزارێت ناتوانێت تۆ یاسای بۆ دابنێ یاسا بۆ نمونە تووشی بەڵایەکی گەورەبی کە پێویستە یاسای بۆ دابنێ ناتوانانی یاسای بۆ دابنێ دامەزراوەکانی تریشت یعنی بۆ نمونە کۆمیسیۆن کە پێویستی سەرپەرشتیال بژاردن بکات کۆمیسیۆنەکەشە تەواو لە کار کەوتەوە چونکە ئەویش ماوەی نەماوە سەرۆک یان دەستەی نەرساها ئەوی دەستەی دەستپاک هەویش ماوەکەی بەسەر چووە ینی کۆمەڵێ دام و دەستگای ترت یعنی سە بۆ نمونە ئەنجومەنی دادۆریش هەر کێشەی تێکەوتووە دیوانی ڕقەبی مالیش هەر بەسەر چووە لەبەرەوە کێشەی گەورە بۆ دام و دەستگاکانە دروست بوو بەڵێ سپاسەکەم دێمە خزمەت کاک هەوگرت جەنابشت بەخێر بێی خێریش بێی بۆ سلێمانی سپاس دەکەین سەبارەت بە خوێندنەوە بۆ بڕیارەکەی ئەمڕۆ چیەوە لەمە دووە چارنووسیال بژارنی پەرلەمانی کوردستان چی بەسەردێ کۆمیسیۆنی عێراق کۆمیسیۆنی کوردستان کامیان سەرپەرشتیال بژارنەکە دەکەن زۆر سپاس ڕێز و حرمەت بۆ دکتۆر و بۆ جەنابی شدووە بۆ بینەرانیش معلوم بووە من وەک پێشبینی هەمومان زۆرێک لە پێشبینیمان هەبوو بڕیارەکە بۆ ئاستە دەربچێت کە بەلایانی کەم هێز و لایانی سیاسی زۆر لە هەرێمی کوردستان نیگەران بوون لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆ گونجاویش نییە لە هەرێمی کوردستان هیچ هەڵبژارنێک لە وادەی خۆی ئەنجام نەدرێ و ئێستا هیچ بوو بەر لیشمان نیە 10 ساڵە ئەنجومەنی پارێزگاکان بەسەر چووە بەشێک لە نوێنەرایەتی ئەو خەڵکی کە دەنجی وەرگرتەوە ماوەتەوە ئەوانش نەماون ئەمانە هەمووی لەکەن و جۆرێکن لەوەی کە تۆ لە ڕۆژێک دەی ینی ڕوبەڕووی حاڵەتێکی نەخوازراو دەبیەوە کە بەڕای من ممکنە ئەو بڕیارە سێ ڕەهەندی ئەساسی هەبی ڕەهەندی یەکەمیان پەیوەندی بە سیادە و با بڵێن بوونی ئەو دیفاکتۆیە ئەمری واقعەیە کە لە کوردستان هەبووە ئەو مامەڵی عێراق لەگەڵ کوردستان کە ئێستا هێدی دەبینین ڕۆژی بە ڕۆژی پێ دوای لێدان لە دەسەڵاتەکانی هەرێم وەکو دەسەڵات مەسەلە بەو چاوە سەیری نەکەین ئەمە زۆر جار گوتراوە ئێمە دەوڵەتین لە ناو دەوڵەت ئێمە بەڕاستی سیستەمی فێدرالیمان تێپەڕاندی هەندێک جار لە کۆنفدرالیش تێپەڕێوین ئێمە بەس عەلەممان نەبوو و زۆرێک لە ئاڵامە و ئەترافی نێودەوڵەتیمان نەبووە گەنا لە هەموو مەساحەکان هەرێمێک وەکو دیفاکتۆ بەهێز لە ناو عێراق بووە کۆمەڵێک معادلەی سیاسی گەورە لە عێراق هەرێم یەکلاکەرەوە بووە دائیمەن هێزی یەکلاکردنەوەی هەبووە ئێستا ئەوە هەمووی نەچووە بەڵام بەم پرۆسە ناهەموارە سیاسیە کە لە هەرێمی کوردستان گوزەر دەکا هێدی ئێمە ئەوانە لە دەست دەکرێت بڵێن دوای نەودێسە هەڵبژاردننیشیان لە سەنراوەتەوە لە سەڵات هەرێم دەسەڵاتی سەرپەرشتنی من پێم وایە لەوە قورستر هەیە لەوە قورسترەیە بەڵێ یەکەم دەبێت هەرێمی کوردستان خۆی ڕابێنین لە بابەتێکی زۆر گرنگ کە عێراقی نوێی لەسەر بنوادنراوە ئەویش دائما موضوعی تەوافۆق و موضوعی بڕیاردان لە چوارچێوەی نظامێکی فێدرالی دائما هەرێم وا سەیری عێراق کردووە کە عەرەبی عێراق دەبێت ڕێک بکەون بێن مفاوزات لەگە کورد بکەن بۆ ڕێککەوتن ئێستا ئەمەمان تێپەڕان هەر لێرە نا ئەگەر لە یادتان بی حکوومەتی عەبادی کە پێک دەهات یەکێتی و پارتی بە هاوبەشی لەگەڵ UN و ئەمریکا و ئەوانە لە سلێمانی کۆبنەوە هەبوو بۆ ئەوەی چۆن بەشدار بن چێ بەشداربی لە عێراق کابینەکە ڕاگەیەندرا هەتا بە هەڵا لە جێی دکتۆر ڕۆژ کاکوشیاریان دانابوو لە جێی کاکوشیار دکتۆر ڕۆژیان دانابوو دوای پارتی دوای ڕاستیان کردو کە ئەو نائب ڕئیس وزرایەوە مەبەستم ئەوەیە دەمێکان پرۆسەی دەست ئەو دەرهەندیەکەم وەکو سیادەی هەرێم بێشک ئەوە بەشی یەکەمە بەشی دووەم ئێستا چوینە قۆناغێکی تر کە قۆناغی ملبەملانەی یەکلاکردنەوەی ملبەملانەی سیاسی و یاسایی لە هەرێمی کوردستان لە فەراغی یاسایی لە کوردستان مەسەلەن چ داعیە هەتا ئێستا ئێمە بۆ نمونە دەستوری هەرێمی کوردستانمان نییە کە لە ڕووی دەستوریەوە ڕێگە دەدرێت دەستور هەبی بۆ ئەوی محکەمەی دەستوریشمان هەبێ کاتێک تعسف لە تەشریعکرێت لە سوڵتەی نیابی و بە زۆرینە و کەمینە هەندێک یاسا تێدەپەڕی تۆ مەرجەعێک تێ بۆی دەگەڕێەوە بۆی تعال لە قانونەکان بدێ ئەوە نییە ئێستا ئەوەی کە سابقەیە بۆ قەرارێک نا بۆ چەندین قەرار محکمە ئیتیحادی عێراق هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان پەنای بۆ دەبن و بە نەتیجە زۆرێک لە زەمان دەیبینن بۆ بەقاییان بۆ بەردەوامبوونیان بۆ تێکەشانی سیاسیان فەمە سابقەیەکی ترە
کە دێتە سەر ئەو سابقانەی کە لێرە بەدواوە ئەگەر لێرە بە زۆرینە و کەمینە مەسلێکت تێپەڕات یا مەڵین زۆرینە و کەمیەوە هەر کارێکی نایاساییت کرد کە لەگەڵ دەستوری عێراق ناگونجێ چکە دەستوری عێراق بمانێنە من خەڵکی کوردستان جەنجەم بۆ داوە لە غیابی بوونی دەستوری هەرێم دەستوری عێراق زیاتر بەرەو دادگای فیدراڵی دەڕوا ئەوە دەبینین کاکە لە پاش 2023 هەتا ئێستا لەم چەند ساڵی دوایی لەم 3-4 ساڵە بەقەدی هەموو ساڵەکان داوا بەس لە هەرێمی کوردستان ڕەفع کراوە کە ئەزمون ێرم ڕەهەندی سێم کە هەڵبژاردنە ئێستا ئێمە بنیادی مؤسسیمان کردووە بۆ ئەوی جۆرێک لە سەربەخۆیمان هەبێت لە بەڕێوەبردننی هەڵبژاردن و ڕاپرسی و تادوایی ئێستا بەدەستی خۆمان مؤسسەیەکمان دروست کردووە لەگەڵ سەرنج و تێبینیم لەسەر ئەو مؤسسەیە چونکە بمانەوێت نەمانەوێت ئێمە پێشتر ئەومان گوتووە هەر هەڵبژاردنێک لە کوردستان ئەنجام بدرێ کەمتر بێهێزتر لەوەی کە لە 21 عێراق ئەنجام درراوە خەڵکی ئەترافی پێ ناکە ناچێت دەبێت ئیلا هەوڵ دێن لەو باشتر بی چۆن لەو باشتر دەبی یەکەم پێویستە دامەزراوەیەکی بەهێزی سربەخۆمان هەبێ باشتر لەوەی کە لە عێراق بووە خەڵک زۆرتر متوانێت پێبی ئەم کۆمسیۆنەی ئێستا بە کاراکردنەوەکەی کە ئێستا بەم بڕیارە کاراکردنەوەکەشی لە دەسوو ئەو کۆمسیۆنە نییە بە سەراحەت کۆمسیۆنە کە عیبارەتە لە خەڵکی حیزبی و دوو ئەزمموی هەیە ئی ڕفراندۆمی هەیە لەگەڵ هەڵبژاردننی ڕابردوو هەڵبژانی ڕابردوش نیوەی ئەندامەکانی واژویان لەسەر نەتائجەکان نەکردی ناڕازین فبەنەتیجە کۆمسیۆنێکی بەهێزمە یاسایەکی باشترمان دەبێ هەبێلەوەی عێراق بۆ هەڵبژاردن بۆ ئەوی بەلایەنی کەم دادپەروەرتر یاسایەک گونجاوتر لەگەڵ قۆناغەکە و سێمیشیان هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بە هەموو معیارەکان ئیشی لەسەکە ئەوەی کە ئێستا ڕووی داوە دێمە خزمەت بەس کورتی لەسەر چارنووسی هەڵبژاردنەکە ئێستا ئەم لەم ساڵدا دەکرێت دوای بەڕای من ئەوەی کە هێشتا زووە تحلیل بۆ ئەو بڕیارە چۆن تەرجەمە دەکرێت لە تطبیق بەس بە بۆچوونی من ئەوەی دکتۆر گوتی مثبتە قرارەکە قەطعیە قابل نییە لە بۆ تاعن هەرێم لە بەردەمی ئەوە نییە بچی با بڵین شەڕی ئەو بکە قرار جێبەجێنەکە چونکە لە ئەسڵ لە بەرلەمان وەزعی خراپە ئاخیر بڕیاریان بە شەڕ بۆ کەس بووە فهێزولانی سیاسی ناتوان هۆی ئەو قرارە لە خزمەتی پەرلەمان دەرچووە کە ئەوان نازان چۆن دابنیشن شەڕەکەی کۆتای بێ لە غیابی پەرلەمان کە پەرلەمان نەبوو ئێمە مؤسسەیەکی ترمان هەیە ئەو حکوومەتی کار بەڕێکەرە دەرچەیەکی یاسایی هەیە بۆ تحدیدی پەرلەمان بۆ تحدیدی انتخابات لە موعدی خۆی و بۆ تەفاوز لەگە مفەوزیە عێراق ئەویش معلومە لای جەنابەت بە پێی یاسای سەرۆکاتی هەرێم سەرۆکی هەرێم بۆی هەیە مەرسوم دەربکە و پێم وایە ئێستا ئەو دەبێتە لاعیبێکی ڕئیسی بۆ گفتوگۆ لەگەڵ کۆمسیۆنی عێراق بە هاوکاری نەتەوەی گرتوەکان بۆ ئەوەی خۆش دەزانی بە ئیتفاق سیاسی پارتیوێکی ڕێککەوت بوون ئەوەن ئیحسائی عێراق بەکاردێنن بایۆمەتری بەکاردێن عودەی تحقق بەکاردێن یعنی دڵی پرۆسەکە لە عێراق بەبێ ئەوەی ئەو قرارەش دەربچی هەردوو لا ڕێککەوت هیچ گومان تێدانی ئێستا پێم وایە کۆمسیۆنی کوردستان بە پێی ئەو بڕیارەی محکەمە دەرچووە کارانە و دەبێ حکوومەتی هەرێم بە زووی بکەوێتە گفتوگۆ بە تایبەتی سەرۆکاتی هەرێم کە قودرەتی ئەوەی هەیە مەرسوم دەربکە لەگەڵ عێراق ئایا ئەو کاتەیە کاتە چیتکە دیاری دەکەن وەلو عێراقم بەتصوری من ئامادەیە بڕێک زەحمەتی لەوە هەیە دوو انتخابات چکە ئێمە هەژدەی یازدەمان دیاری کردووە و عێراقیش انتخابی منجالس محافظاتی لە هەژدەی دوازدەیە کە ئەوانە زەحمەتی دەبێت بۆ کۆمسیۆن ئایا کۆمسیۆن عێراق ئامادەیە لەو مەوعیدە هەڵبژاردننی کوردستان یان مەوعیدێکی تازە دیاری دەکەن سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بەوەی کە بڕیارەکەی ئەمڕۆ تقریبا 90 لاپەڕەیەکە هیچ ئاماژەیەکی تێدایە بەوەی کە ئەو یەکلا بکاتەوە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردننی کوردستان بکات یەکلا بۆتەوە نا کاک حەکیمە سروشتی کاری دادگای باڵای فیدرالی بریتە لەمەی خوارەوە یاسایەکە خرێتە بەردەستەوە ئەو ئیشەکی بەس ئەوەیە بڵێ ئەم یاسایە نادەستوریان نادەستورینە تاانەکەش هەر ئەمەیە ینی دادگای باڵای فیدرالی دیاری ناکە ئیجراعات چی بکرێت چی نەکرێت ئەو ئێستاکە وتوێتی بۆ وەکولانی تەکنیکی ئەم ئیش ئەمە نییە چونکە سەلاحەتەکانی دیاری کراوە لە دەستورە یەکێک لەوانە ئەوەیە کە بڕیار بدا لەسەر دەستوری بوونیان نادەستوری بوونی یاسایەک ئەمەش یاسایە خراوەتە بەردەستەوە بڕیاری داوە لەسەر ئەڵێ ئەم یاسایە نادەستوریە و هەر شتێکی لەسەر ئەم یاسای هەڵچنراوە ئەوانش هەمووی پوچەڵ و باتڵن ئێستاکە وەکو کاک هۆگرشت ئاماژەی پێکرد تۆپەکە لە ساحەی سەرۆکی هەرێمایە ینی ئەگەر لایەنە قانونەکەی جەنابەت پرسیاری لایەنە قانونەکەیەکی چی بکرێت لە ئێستاە پێویستە لەسەر سەرۆکی هەرێم لە بەیانیەوە ئەو بنەمە یاسایانەی کە ئێستا یاسا بەرکارانەی کە هەن لە هەرێمی کوردستان یاسای سەرۆکاتی هەرێم بڵێ
پێویستە لەسەر سەرۆکی هەرێم لە بەیانیەوە تا 15 ڕۆژی تر مەرسومی هەرێمی دەربکات چونکە پەرلەمان هەڵوەشاوەتەوە تەواو یعنی ئەو دیاری کراوە بەڵێ 15 ڕۆژە بەڵێ ئەبێت لە ماوەی 15 ڕۆژە مەرسومی هەرێمی دەربکات بۆ دیاریکردنی ڕۆژێک بۆ هەڵبژاردن لە ماوەی 6 ڕۆژە یعنی بێ هەڵبژاردن لە ماوەی 6 ڕۆژە بکرێت تێنەپەڕێ لە 6 ڕۆژ یعنی تقریبا هەمووی 75 ڕۆژمان لەبەردەسایە کە بێ هەڵبژاردننی تیا بکرێت ئەمە بەپێ ئەو یاسای سەرۆکایەتی هەرێم کە ئێستاکە بەرکارە لە هەرێمی کوردستانە ئەبێ ئەمە بکە ئەگەر ئەمەی نەکرد یعنی سوور بوون لەسەروی کە هەڵبژاردن نەکرێ من ئەمەم لە یەک دوو مناسبەی تراوتۆ لێرەش هەردووبارەیەکەمەوە من لەوا ترسم کە دەسەڵاتە فیدراالیەکان لە عێراقە تەدەخول بکەن لەم بابەتەیە پەرلەمانی عێراق تەدەخول بکە بڕیارە دەربکات ناچارت کە بێ هەڵبژاردن بکەیت کە بڕیارێکی دەرکرد یان یاسایەکی دەرکرد سەرۆکی و ئەنجومەنی وەزیرانی پابند کرد بۆ بڕیارەوە ئەو ئەبێ بەهێز ناچارە دەکا بێ هەڵبژاردن بکەیت کاک حەکیم ئێمە هەرێمێکین لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراالیە ئێمە بیرمان نەچێت دەوڵەتێکی سربەخۆنین هەر پشێویەک هەر ناخۆشیەک هەر ناکۆکیەک هەر شتێک ینی دەرچوون لە یاسایەک لە هەرێمی کوردستانە ڕووبات ڕنگدانەوەی لەسەر عێراقە بێت ڕاستە ئێمە هەرێمێکین بەڵام لە نیهایەتە سەرۆک وەزیرانێکە دێ و حکوومەتێکی فیدراالی دێ خۆی بە خاوەنی هەرێمە ئازانێت بۆیە هیچ دوور نییە ئەگەر بگاتە ئەوەی کە پشێوی و ناکۆکی ئەوانە دروست بێت لەسەر هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە هیچ دوور نییە دەسەڵاتە فیدراالیەکان تەدەخ وەکو چۆن محکەمەی ئیتیحادی وەکو چۆن محکەمەی ئیتیحادی کە ئێستاکە بڕیاری دەرکرد و ئێمە بێ پێوی پابند بین ئەو کاتەش ممکنە پەرلەمانی عێراق بڕیارێک دەرکات ئەبێ پێوی پابند بیت کە پێوی پابند نابی ئەو کاتە ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە سەرۆکی هێزە چەکدارەکان ئەو کاتە ناچارت بکات بە زۆر ئیتر من ناڵم هێز بەکار بهێنێت بەڵام ڕەنگەم ئەو کاتە فڕۆکەخانەکانە لێدا بخە کۆمەڵی وەسایلی ئامراضی بوجە نانێرێت دەواازەکانە لێداخات کۆمەڵە شت هەیە عنی بۆ نمونە هەر ڕەنگە پاسپۆرت بۆ نەنێرێت پاسپۆرت هەر پاسپۆرت بۆ تەبع نەکات تەواو ناتوانین بکەین کارتی نیشتیمانی بۆ نەنێرێت لەبەرەوەی کۆمەڵ ئامرازی دەرچی بۆ ڕزگاربوون دەرچە ئەمە ئەوەیە ینی پێویستە لەسەر ڕۆژ هەڵبژاردنی دیاری کردو پێویستە دووبارە مەرسوم دەرکات بەڵێ پێویستە لەسەر دەسەڵاتدارانی هەرێم باش ینی لە مەترسی و هەستیاری ئەم دۆخەت هەیە بگەن یعنی تکان لێکم ئەو غەڵەتانەی کە پێشتر بەردەوام بوونەوە لەسەر ئەو تەعنوتە سیاسی یعنی ئەوەی کە بەردەوام بوونە لەسەری وازی لێ بهێنن ئەمە سوودی نییە ئەمە لە 2000 و تقریبا حەڤۆ ئێمە زیانمان پێگەیەنێت خەڵک پێوتن با بە ڕیفراندۆم مەکەن کردیان زیانی پێگەیانی نازانم پوتی فلانە شت مەکەن پەرلەمان درێژ مەکەنەوە درێژیان کردە ئەوە زیانیان پێگەیان ینی ئەمە لەکەیەکە بەناو ینی وەکو بڵێ لە تاریخی دیموکراسی لە هەرێمی کوردستانە کە لە تۆ لە پاش 32 ساڵ دادگا دێت پەرلەمانەکەت هەڵەوەشێنێتەوە پێویستە ئێستا کار بۆ یاسایانە بکەن خۆیان دایانەوە با یاساکان خۆیان دانەوە یاسای سەرۆکایەتی هەرێم خۆیان دایان ناوە ینی فراکسیۆنەکانی خۆیان ئێستا پێویستە یاساکانی خۆیان جێبەجێ بکەن ینی بانە ڕۆینە قۆناغێکی ترە قۆناغێکی حراستر لەمە ئەو یەکلا بۆ تو کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی بکە تەواو بە هەمانگی دەبێت تەواو لە تقریبەنەوە ئاماژەیەکی ناڕاستەوخۆی تیا لە بڕیارەکە طبعا وەکو لە دەفعەکەیە کە ڕەدی کردوێتەوە على ئاساس دەفعی هینەکانی داوا لە سەرکراو ئەمە سەرۆکی پەرلەمانەوەوانە کە دەفعی ئەویان کردو لەبەروی کۆمیسیۆنەکە کاران نەبووەوانە دیێنی ئەوەی کردووە وەکو دەفعی ئەویان کردووە یەکێک لە مبڕیرەکانی ئەوان پارێزەرەکانی یاخود نوێنەری یاسایی سەرۆکی پەرلەمان بریتی بووە لەوەی لەبەرەوەی کۆمیسیۆنەکە کارانە بووە بۆیە ئەمان زینی پەرلەمانیان درێژ کردو ماوەی پەرلەمانیان درێژ کردو بۆی کۆمیسیۆنەکە کارا بکەنەوە اینجا ڕەدی و دەفعی داوەتەوەڵێ لەبەرەوەی ئێمە کۆمیسیۆنێکی تر هەیە لە عێراق و کۆمیسیۆنە بەپێی قانون ئەتوانی هەڵبژاردن لە هەموو عێراق بکات ئەمە جۆرێکە وەکو بڵێ خوێندنەوەینێکی ئاماژەیەکی ناڕاستە و خۆیە وەڵا بڵێن ڕاستە خۆش هەرە بێت ئاماژەیەکە کە کۆمیسیۆنی عێراق ئەتوانی هەڵبژاردنەکە بکات ئێستاکە بریتە لەوەی سەرۆکی هەرێم پێویستە بە تەنسیق وەکو ئۆگر ئاماژەشی پێکرد بە تەنسیق لەگەڵ کۆمیسیۆنی عێراقا ڕۆژێک بۆ هەڵبژاردن دیاری بکرێت بە پێی یاسای تەمان ئێستاکە یاسای هەڵبژاردننی ئەو یاسای ژمارەیەکی ساڵ 1992 هەموار ناکرێت ئەو بە پێی ئەو یاسایە هەڵبژاردن بکرێتەوە ئەشکرێت یعنی بۆ نمونە بۆ ڕەوانەوەی ئەو ترسەی کە لای هێزە سیاسەکانی تر هەیە ئەکرێت ئەم هەڵبژاردنە بکرێت بە قۆناغێکی ئینتیقالیانی بۆ 2 ساڵ بێتاوەکو لەو 2 ساڵەیە بڕیار بدرێت ئەو یاسایە هین بکرێت هەموار بکرێتەوە و ینی یاسایەکی باشتر و دادپەروەرانەتر دامرێت و جارێکی تر هەڵبژاردن بکرێت ئەمە شتێکی اعتیادیە لە عێراق هەڵبژاردننی پێشوەختیان کردووە من تەسەوورەکەم جارێکی تر داوای هەڵبژاردن نەکرێتەوە ئێستا هەڵبژاردن بکرێتەوە لەبەرەوە ئیسرائیل بۆ نمونە لەم چەندین هەڵبژاردن بە دوای یەکاگە ساڵانە هەڵبژاردنەکەن اعتیادیە ئێمە نابێت لە هەڵبژاردن بترسین کۆگت سەبارەت بە یاسا کۆنەکە ئێستا دەبێت هەڵبژاردننی کوردستان
کۆمیسیۆن ئەگەر کۆمیسیۆنی عێراقیش بیکات هەر بە یاسا کۆنەکەیە یاسا کۆنی پەرلەمانی کوردستان یەک بازنەیە کورسی کۆتاکانەوە خۆیت بێشک لەگەڵ ئەو هەموار هەفتە موارەی بەسەری دااتۆ کە دوایینی ئەو گفتوگۆ سیاسی کە لە نێوان با بڵێین هێز و لایەنە سیاسیەکان هەبوو چونکە بۆ زانینت سەرۆکی هەرێم کە مەرسومی دەرکرد بۆ تهدیدکردنی ڕۆژی هەڵبژاردن لە ناو مەرسومە کەس باز دەکات دەڵێ دەبێت کۆمیسیۆن کارا بکرێتەوە یاسا دەرچی ئێستا ئەمە بە حکمی قەراری محکمەی اتحادی نابێت ڕوو بدات بۆیە مەرسومی تازە پێویستە و بکەوێتە گفتوگۆ طبعا مەرسومەکە دەبێت بەر لەوە ڕاوێژ لەگەڵ کۆمیسیۆنی باڵای عێراق بکا بەوەی کە ئایا ئەوان کەی دەتوانن ئەوە چکە بودجەی دەوێ کۆمەڵک پرۆسێسە کە دەبێت ئامادەکاری تێدا بکرێ ئەوانە فبەڕای من بێشک یاسا کۆنەکە جێبەجێ دەکرێت چونکە ئەوە یاسای بەرکارە لە ئێستادا و وەکو کاک ئیسماعیلیش گوتی دەکرێت زولانە سیاسەکان ئەگەر حوسن نییە هەبی اتفاقێکی سیاسی واژۆ بکەن دەرەنجامی ئەو هەڵبژاردنە هەرچی بێ ئەگەر حتا بۆ 4 ساڵیش بێ بانەڵێن مبەکریشە بەڵام لەو 4 ساڵە بۆ نمونە دەستور دەنووسرێتەوە لە هەرێم محکمەی دەستوری دروستەکرێ یاسایکی نوێی هەڵبژاردننی دادپەروەرتر دێتە ئارا هەموو ئەو ڕێکەوتنانی ئێستا کردویانە کە هەرێم 4 باز نەبێ 2 باز نەبێ 8 باز نەبێ ئەوانە هەڵەشایەوە ئەوانە بە اتفاق سیاسی کورسیەکانی ژوەک خۆیەتی بەدڵنیا 11 کورسیە کوردستان بۆیان یەک بازنەیە ئەم 11 کورسیە 5 بۆ تورکمان 5 بۆ کردان سریان ئاشووری و یەکیش بۆ ئەرمەن وەک خۆی دەمێنێتەوە و بۆ زانین کۆمیسیۆنی عێراقیش دێ نەسی ئەو قانونە تەرجەمە دەکات بۆ ڕێکار و ڕێساەوە هیچ دقێکی تر وەرناگریت بۆ تۆماری دەنگدەران بۆ ئەوە لە ڕووی تقنیە و ئاسانە لە بەرەوەی بەکاری کوردستان عێراق هەرێم لە مەرسومەکە یان سەرۆکاتی هەرێم دەتوانێت بەڕاوێژ لەگەڵ کۆمیسیۆن ڕێک بکەون لە ڕووی ڕێکاریەوە بڕیار بدەن دەکرێت هەردووچی بەکاربینن دەکرێت یەک دانە بەکاربینن ئەم تەسەور دەکەم ئەو بۆ تەفاوز دەمینێتەوە لەگەڵ کۆمیسیۆنی عێراق و قودرەتی کۆمیسیۆنی عێراق فعلێرە قۆناغێکی هەستیار دێتە پێش کە لە بیرمان نەچی لە هەرێمی کوردستانیش تا ئێستا ڕاستە ڕێژێکی باش لە خەڵک بایۆمەتری دروست کردووە بەگەر هەڵبژاردن تەنها بەپێ ئەو بڕیارە و عێراق ئەنجامی بدا تەنها بە بایۆمەتری دەکرێت و پێویستمان بۆ دەبێت هەڵمەتێکە بێ بۆ تۆماری زیاتر و لە ڕووی تقنی و فەنیەوە ڕێکار زۆرن کە کۆمیسیۆنی عێراق خبرەی هەیە بۆ وەکو کات دکتۆریتی بە پیاسی سەرۆکایەتیرم 75 ڕۆژ 2 مانگ و 15 ڕۆژ کۆمیسیۆنی عێراق ئەو ئیمکانەتی هەیە بۆ نمونە یاخود تا کۆتای ئەم ساڵیش هەڵبژاردنەکە بەرەبەری لە مەرسومەکە ئەگەر ڕاستی دەوێت باشترین وەقت بەڕای من بۆ ئەوەی کۆمیسیۆن یەک هەنگاو بنێ و ئەو ئەرکە قورسەی نەکەوێتە سەر تێکەڵکردنێتی لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان فمەوعودێکی مناسبە حکوومەتی بەڵێ دیاری کراوە کە دیاری کراوە تەسەور دەکەم ئەو کاتە ئەنجومەنی پارێزگا لێرە انتخابات ناکە دەکرێت انتخاباتی پەرلەمانی کوردستان هەبێ و کۆمیسیۆن بە نەفسی ئەدایی ئیشەکە ئەوەندەیە پێویستی بۆ دەبێت 2 سێڤەری هەیە 2 نەتایجێکیان لەسەر ئاستی پارێزگاکان و بۆ پارێزگاکان عێراق نەتایجێکیان بۆ هەرێمی کوردستان و حتا ئەوەش انتخاباتەکە چونکە لە ڕووی مەزموونی قانونەوە ئێمە قائمەی نسبی کراوەمان هەیە عێراقیش بۆتە قائمەی نسبی کراوە تەنها فەرقمان لە احتسابی ئەسواتەیە بەپێ قانونی ئێمە لەسەر باقی ئەقوا ئیشەکەنەوە لەسەر ساندلی غۆی معدل ئیشەکەن فبەڕێی من ئەوە منطقێکی سەلیم دەبێت گەر بە هێوری بیر بکەینەوە بە حوسن نیەت هێز و لایەنە سیاسەکەمان هەم لە کۆڵ ئەو بەڵایە یا ئەو فەراغە دەبینەوە کە وڵات وا ئیدارە نادرێ هەم دەتوانین دەرچەیەک یا مەخرەجێک بە کەمترین زەرەر بدۆزینەوە و بۆ زانینیشت بەبێ ئەو بڕیارەی محکمەی اتحادیش وەکو باسمان کرد یعنی هێز و لایەنە سیاسیەکان کۆکن لە کوردستان سزیل یانخبینی پاک و بێگەردمان نییە دەبێت لە عێراق ئاتیبات بکەین لە کوردستان ئەوەی کە لە عێراق گوزەری کردی لە عودەی تحقق و لە تەسریعی نەتائج و ئەوانە هەمووی ئەو باشترە لەوەی ئێمە ئەگەر عێراق بتوانێت لە 24 ساعت دەرەنجامەکان ئەعلانکە لە هەرێم بە 2 هەفتە دەتوانین دەرەنجام بە وەرەقە و قەلەم لێکی دەنەوە ئیدخالی بەیاناتی ئەوە مەحزەر بێ ئەوە مەحزەرە فتەخیر دەبین بۆیە بە هەموو حاڵک ئێمە خۆی لەگەڵ ئەوە بووین کە هەر هەماهەنگی لەگەڵ کۆمیسیۆنی عێراق بکرێت کەما ئومەمی متحیدەش قەرارێکی مەجلیسی ئەمن هەیە کە هەرێم قەراردا ئەوان دامی هەرێم دەکەن لە ڕووی تقنیە ئەوش دەبێتە دامێکی باش و بەڵێنیشیاندا بوو مفاوەزات لە بینی هەرێم و بەغدا بکەن بۆ ئەوەی بەغدا ڕازی بێ کۆمیسیۆنەکە هەموو ئەو خزمەتانەیە ئەو ئیمکانەتە لۆجستی ئەو هەیەی لە خزمەتی تەجروبەکەی کوردستان داینێ بە بۆ چوونی من بەمە دەتوانین تەخریجێک دۆزیۆن لە ڕووی ئەگەر مەرسومەکەش دەرچێ چکە مەرسومەکە هەر دەبێت بە ئیتفاق بێ لەگەڵ کۆمیسیۆنی عێراق بۆ زانینێت حتا مەوعودی انتخاباتی عێراق
دەڵێتن سەرۆکی وەزیران بەتەعاون لەگەڵ کۆمسیۆن مەوعیدێک دیاری دەکەن کە لە سقوفی زەمەنی قانونی تێنەپەڕێ. ڕۆژ کۆمیسیۆن وەکو چەندی پێویستە و کۆمیسیۆنی عێراق و ئەوەی کە لە یاساکەیە 6 مانگە یاخود کەمتر زۆرتر قەزەی 6 مانگ ئێمە جەدوەلی عملیاتمان هەیە لە هەموو عملی انتخابی و خەڵک ئەوە نابینی بۆ نمونە مرحلەی تحديد سجل ناخبینمان هەیە دەکرێت مرحلەکە مانگێک نەبێ 15 ڕۆژ بێ بەڵام هەر بەخۆی تەعن هەیە فترەی تەعن هەیە کە سجلەکە کامل بوو تەعنی لێ دەدرێت فترەی تەعن خۆ نایکەوێت 1 ڕۆژ لە ڕووی ینی پرۆسێسی قانونی دەبی مەسەڵەن بەلایانی کەم 3 ڕۆژە بێ هێز و لایانی سیاسی گەر تەعنی هەبی دەنگدەر تەعنی هەبی لەو سجلەی بدا دوایی تۆماری قوارەی سیاسی و تەزدیقی کیاناتمان تەزدیقیان و مرەشەحمان هەیە یە خۆ دە مرەشەحێک دوور خستەوە خۆ دەبێ مرەشەحەکە حەقی تەعنی هەبی لەوە ئەیە قەزاییەکە هەیە فئەوانە پرۆسێسن بە شێوەیەکی گشتی لە عێراق ئەزمون هەیە هەڵبژاردن بە 4 مانگ ئەنجام درراوە بە کورتکردنەوەی مودەکان مەسەلەن دەتوانین لە باتیەوە 1 مانگدانین بۆ پرۆپاگەندای هەڵبژاردن دەیکەینە 15 ڕۆژ ئەوە ڕێی تێدەچێت فکورتکردنەوەی مەساحەکە بۆ عێراق بەڕێی من ئاسانترە لە هەرێم لەبەرچی لەبەرەوەی عێراق بۆ زانین مەسەلەن بایۆمەتری هەر نەوەستاوە بەردەوام ئێستا لەو فترەی لە ئینتخاب وێرە نەک لەبەر 180 ئێستا گەیشتە 18 ملیۆن 18 ملیۆن و ملیۆنێکیش تۆمارەکە هەیە بتاقەکە نهاتۆ عێراق تەخسیسی ئەموال نەکردی ئەمەش بدێتەوە لە کۆی ئەوە کە مافی دەنگدانێنێ لەو 25 ملیۆنە بە هەرێمی کوردستانیشەوە طبعا موالیدی تازەش دێنە پێش 26 ملیۆن و 300 هزار کەسێکمان دەبی دەنگدەر فئەو 26 ملیۆنە پێویستە بایۆمەتری قانونی عێراق فەرقە لە کوردستان لە عێراق بڕیار درراوە تەنها بە بایۆمەتری دەنگەدرێ یعنی ئەوەی بایۆمەتری نەبی ناتوانین دەنگدا لە هەرێمی کوردستان ئایا ئەوە تەطبیق بی هێز و لایەنە سیاسەکان کۆکن بەڵێ بە بایۆمەتری بکرێ بە تەنها هیچ وەسیلەیەک کە بەکارنێ بەڵام لێرە بتاقەی موقەتەیە کە من پێم وایە هەرگیز بەشێک لە هێزەکان ڕازی نابن بەکاربێ چونکە ئەمە تەسویتی مکرڕ و ئەوانەی تێدەکەی وە کۆمسیۆنیش نایەتە بنباڵی ئەو کۆمسیۆنی عێراق دەڵێم نایەتە بنباڵی ئەو داوای ئەگەر هەوڵێکی شەبێ بۆ ئەوە بەڵێ سوپاس دەکەم کاکتور سوارد و یاسانی کە باست کرد ئێستا دوای 6 یانزەوە کۆمەڵی یاسا دەرچوو حەوت یاسای پەرۆدە و فێرکردن یاسای ڕێخستی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵی ماڵی و بێلانەکان یاسای بەرکارکردنی هەمواری یاسای واژەی ئەلکترۆنی یاسای هەمواری بەڕێوەبردننی ئەوقافی عێراق هەمواری یاسای ئەنجومەنی شورە یاسای گرتنی کاڵای قاچاق یاسای هەمواریەکەی پاراستنی ژینگە دەست دەکات کێشان سوێن خواردنی پەرلەمانتارن بڕیاری کاراکردنەوەی کۆمیسیۆن ئەوانە هەمووی هەڵوەشایە بەڵێ بەڵێ بە جۆری بڕیارەکە ئەمانە بە پوچەڵ دانرێن و هەڵوەشێنراونەتەوە و هەر مرکزێکی قانونیشان لەسەر دروستبێن پێویستە و مرکزە قانونیش هەڵبۆشێنرێتەوە چەند پەرلەمانتار دوو گۆڕان دوو بزوتنەوەی ئیسلامی سربەخۆیەک سوێنیان خواردووە لەگەڵ یەکینەوەی نوێنی 6 پەرلەمانتار هەندێک شەندەستیان لە کارکێشایەوە ئەمانش تەبان لە دوای بڕیارەکەی دادگای باڵای فیدراالیەوە ئەمانش پێویستە لە قەبی پەرلەمانتاری لە خۆیان بکەنەوە ئەگەر پێیجێ شتێکیان هەیە بە ناوی پەرلەمانتاری ئەمانە لای وازی لێ بهێنن چونکە لە دوای ئەمەوە ینی ئیدعای سیفەتێکەکەن تیانانی ئەمە پێی مادەی 456 قانونی عقوبات تاوانە چۆن چی تاوانە ئەم ینی ئیدعای ئەوە بکە کە من پەرلەمانتارم چونکە ئیدعای سیفەتێکی تیاتانە یعنی تاوانی احتیال لەمە پێوترێت جەریمەی احتیال عقوبەشی هەیە یعنی وەکەوە وایە لە دوای بڕارێکی دادگای باڵای فیدراالیەوە گوایە من بڵێم پەرلەمانتارم ئێمە پەرلەمانتار نیم وەکویان بڕۆم بۆ دایرێک بڵێم پەرلەمانتارم بۆیان ئەم برا بەڕێزە و خوشک و برا بەڕێزانش کە لە دوای 6 یانزەوە ڕۆیشتو ناوانە بە سیفەتی پەرلەمانتاری لە خۆیان بکەنەوە و هەر ئیمتیاز و شتێکی ژۆک و پەرلەمانتاری وەریان گرتووە بێ هەموو ئەوانش بگەڕێنەوە چونکە پەرلەمانتار چونکە بەڵێ لەبەرەوەی ئەوانە بەپی ئەو بڕیارانی کە جەنابەت باست کرد طبعا 11 بڕیاری لە دوای درێژکردنەوەی ماوەکەی خۆی دەرکردووە 11 بڕیارەکە هەمووی هەڵوەشێنێت 11 بڕیارەکە بریتێ لە چی قبولکردنی استیقالی فلان پەرلەمانتار و سوێن خواردنی فلان پەرلەمانتار کاتە تۆ بڕیارەکەت هەڵوەشان هەندێکیان دەستیان لە کارکێشەوە قبول کرا هەندێکیان پێشکەشیان کرد و ئەوەش حتی ئەوانەی کە کەوتۆتە دوای دینەوە طبعا خۆی ینی وادەعانێت کە لە دوای 6 یانزەوە ئەتر پەرلەمان نەماوە شتێک نەماوە بەنای پەرلەمان هەڵوەشاوەتەوە تاوە کۆتای پێهاتەوە لەسەر باتل بینا بکرێ باتلە کۆتای پێهاتوە باشە ئەگە هەریم دەتوانێت پابند نەبێت بۆ منە پێش لە نەوت کە دادگای فیدراالی دەری کە زۆر کاردانویان هەبوو دادگایان بە سیاسی ناوبرد لەناو خۆی خۆتا بۆ نمونە پەرلەمانتار ئەگەر سەرۆکی پەرلەمانیان جێگیرێکە یان پەرلەمانتاران بڕۆن بۆ بەغات ینی دەسەڵاتەکانی ئەوێ مولزمن کە مامەڵیان لەگەڵانەکەن چونکە دادگای باڵای فیدراالی لە تۆ سەرۆکی پەرلەمانی ئێستا بۆڵێت تو ئەندام پەرلەمان نیت هەڵوەشیان لە زمانی موازنەیە هەمووی نامێنێت ناتوانێت ینی قاچاق پەرلەمانتاری ناکەوە وەزیفەی عەلەنیە ئەبێ پێوی پابند بیت ینی ممکنە
تۆ سەفەرکردنی پەرلەمانتار وەکو سەفەرکردنی خەڵکی اعتیادی نیە جیازی دیپلۆماسی و شتانە هەیە مەتاڕەکانی بەغاوەمان یان خۆتە زانین دەسەڵاتی فڕۆکەخانەکان هەمووی لای دەستی بەغایە ڕێگریان لێکات وانێ وەکو پەرلەمانتار نەهێڵێت باش بەس تۆ ئەمانە وەکو لاوازبوونی هەرێم دەبینی بەوەی ناکۆکی پارتیوێکی دیبنونە دەسەڵاتی هەڵبژاردن وەربگیرێتەوە نەوتر لێبەرگیرێتەوە هەوڵ هەیە بۆ خاڵە سنووریەکان ئەزانی کاک حەکیم ئەبێت هەرێمی کوردستان باش یعنی لی تێک نەچێت دو مامەڵە بکات کە هەرێمێکە لە چوارچەوەی دەوڵەتێکی فیدرالیە باش ئێمە هەندێک جار ڕەنگە بڵین بەغا زەختمان لێکە و فشارمان لێ کات کە ئەمە ئەوێ بچووکمان کاتەوە هەرێمەکە لە ناو بەرێت ئەمە ڕەنگە دیوێکی ڕاستی تایە بەڵام ڕەنگە دیوێکی ناحەقیشی تایە ئێمە لە ساڵانی ڕابردووە و دەوڵەت مامەڵەمان کردووە لە دەوڵەتە لە چوارچەوەی دەوڵەتێکی ترا مامەڵەمان کردووە ئەمە لە هیچ دەوڵەتێکی فیدرالی ئەم شتە قبول ناکرێت کە تۆ یان نظامی فیدرالیت قبولیان قبولت نییە کە نظامی فیدرالیەکەت قبولە سیستمی فیدرالیەکەت قبولە ئەبێ وەکو هەرێمی مامەڵە بکەیت ئێمە ئەو کاتەی کە پار بوو وابزانم بڕیارەکەی ئەوەی بڕارێکی تری دەرکرد محکەمەی اتحادی لەسەر نادەستوری بوونی یاسای نەوت و غاز ئێمە قسەمانە کرد بە خەڵکێک تەخوینیە کردین یان ئێوە دژی هەرێمی کورد با ئێمە دژی هەرێمی کوردستان نین ئێمە ئەمانەوێت هەرێمێک بێ لە چوارچەوەی دەوڵەتێکی فیدرالیە بە پێی دەستور و یاساکان ممارەسەی سەلاحەتەکانی خۆی بکات تۆ زیادەڕەوی نەکەی نقاتی ینی خاڵی لاوازی مەدە بەدەسەوە ئەویش ناتوانێت تەدەخل بکات لە هەنێ شتی خۆتە هشتی تۆیە بەڵام تۆ لە ساڵانی ڕابردووە کە وەکو دەوڵەت مامەڵەت کردو ئەویش ساگە فرسەتێکە دێتە بەردەستەوە ئەوێ حەسرت کا بتخینکێنێ بۆیە هەرێمی کوردستان یعنی ئەمانی خەڵکی نوێنەرانی خەڵکی هەرێمی کوردستان کە ئەڕۆن لە بەغا چه ئەوەی کە لە دەسەڵاتی جێبەجێکرد نابن چه ئەوەی لە پەرلەمان نابن من پێشتر ژەمە تۆ ئێساش دووبارەیەکەمەوە ئەبێ کار لەسەرەوە بکەن سیستمی فیدرالی لە عێراق بەهێز بێت سیستمی فیدرالی لە عێراق بەهێز بێت تۆ لە جاتی ئەوەی کە شەڕ لەسەرەوەکەی من نەوتەکە خۆم بیفرۆشمان نەیفرۆشم بڵێ کاکە گیان وەرە ئەنجومەنی فیدرال دروست بکە بۆ نەوت و غاز بڵێ شەڕ لەسەر نازانم کۆمەڵێشتی ترەکەیت وەرە ینی وای هیم کە بەشداری لە حکوومەتاکی بڵێ کاکە نابێت ئەم هەرێمە یاخۆ نابێ ئەم دەوڵەتە یەک هەرێمێک و حکوومەتێکی فیدرالی بێت ینی هەوڵ بدەیت کە سیستمی فیدرالی لە عێراق بەهێزکەی هەوڵ بدرێت بیکەی بە مەرج دەسێنە بەڵێ بێ هەرێمی تر دروست بکرێ باشە هەرێمی تر دروست بکرێ ئەمەی مادە 140 تۆ شەڕ لەسەرەوە بکە ینی هەر مادە 140 کە منێ بینم بەس تەنها قسەکردنە ینی تا ئێستاکە تۆ بینیوتە نوێنەرانی هەرێمی کوردستان چێوانی کە لە دەسەڵاتی جێبەجێکردن و لە هەموو دامەزراوەکانی دەوڵەتی عێراقیان تا ئێستاکە بینیوتە لەسەر مادە 140 هەڵوێستێک وەربگرن دەکرێت سکاڵا تۆمار بکرێ سکاڵا تۆمارەکەی هەڵوێست وەرەگرم ئەکشێمەوە شتێکە کەم لەم بابەتانە یعنی ئەو هەندێک جار هەڵوێست لەسەر بەسیترین شت ئەیکەن بە هەڵوێست و ئەوانە بەڵام تۆ لەسەر مادە 140 هیچ هەڵوێستێکە نییە یان لەسەرەوەی کە هەرێمێکی تر دروست بێت لەسەرەوەی کە دەسەڵاتەکانە تهدید کرد لەسەرەوەی یاسای نەوت و غاز دەربچێت ینی کورد کاک حەکیم ئێمە کورد لە ساڵانی ڕابردووە گوێی بەوە نەداوە لە عێراقا چیە گوزارێت کۆمەڵی خەڵکی ناردوو خۆیان دەوڵەمەند کردووە تەواو وەزیری ناردووە کاتێک بە ینی خۆی دەوڵەمەند کردو هاتوۆتەوە حەقی نەبووە بەسەرەوەی کە چیە گوزارێت لە عێراقا ئەمە غەڵەتە ئەم ئێستا باجەکەی دەی ینی کۆمەڵی خەڵکت ناردووە کۆمەڵی بەرپرست ناردووە بەلایەنەوە گرنگ نەبووە بەس کۆمەڵی پارەی کۆ کردوێتەوە ئیتر بە گەندەڵی بێباچێ کۆمەڵ پارەی کۆ کردوێتەوە هاتوو مەعاشێکی قەڵەی وەرگرتووتەوە بەڵام ئەبوایە کورد بەلایەوە گرنگ بێت کە چیە گوزارێت لە عێراقا ئەبێت بزانێت چیە گوزارێت ئەبێت ینی شەڕ بکات لەسەر ئەوەی کە دەوڵەتی عێراقی دەوڵەتێکی بەهێز بێت دەوڵەتێکی فیدرالی بێت نەک دەوڵەتێکی مرکزی بێت ئەگەر دەوڵەتێکی فیدرالی بەهێز بووە ئێمە ئێستاکەوامە بەسەر نەهات یعنی ئەگەر ئێستاکە لە عێراقا بەس تەنها هەرێمی کوردستان نەبێت بۆ منێت 4 هەرێمی تێوە 5 هەرێمی تیا بووە ئەو کاتە ئێمە بەتەنیا خۆمان ناکەوتینە بەرامبەر بە حکوومەتی فیدرالی هەرێمی تریش هەبوو یعنی کۆمەڵی یاسا هەیە دەرچووە خۆ ناوی هەرێمی کوردستانی نەنا بەناو ناوی هەرێمی کوردستانی نەبردو ئەڵێ هەرێمەکان ئەڵێ هەرێم ئێو کاتە ئەگەر هەرێمێکی بۆ نمونە بەسڕەش دروست بێت هەمان قانون یان هەمان قەرار بەسەرەوەیشە جێبەجێ بێ بەڵام ئێمە ئەبێ کەواتە ئیش لەسەرەوە بکەین ئەبێ سیستەمە فیدراڵێکە بێسکەین وەرسوارت بە پێکاتی کۆمیسیۆن لەستا بڵێن ئەوەی کە دوو نوێنەری پارتیوێکێتی شتێدا نوێنەرەکەیەکێتی ستا بۆتە سەرۆکی کۆمیسیۆن کە سەرۆکی کۆمیسیۆن نەماوە خەڵکی تر هاتووە شوێنی احتیاتەکان کێشە دروست ناکە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پەرلەمانی کوردستان نا جنابەت ئەوە دەزانی سەرۆکی کۆمیسیۆن عێراق باسەکەی تەنابەت بەڕسمی بابلنیەکێک لە دادوەرەکان بووە ئیستیقالەی تەقدیم کردووە لە وەزیفەی لە کۆمیسیۆن گەڕاوەتەوە قەزا
لە جێوی دادوەرێکی تر تعین کراوە و مەجلیسی مفۆزێ لە ناو خۆی هەڵبژاردننی ئەنجام داوە بۆ زانینت بۆ وەکو ئیستحقاق لە عێراق کە مەناسب دابشکرایە کۆمسیۆنی هەڵبژاردن لە ئەسڵدا بەبەر کورد کەوتیە دەبێت کوردێک سەرۆکەکەی بێ بەداخەوە لە ڕابردوو ئەوە لە دەستمان چۆ لە بەرمل بەملانەیە ئەگەنا لە ئەسڵدا هەل لە بیدایەت ڕا کۆمسیۆن پاش ئیقراری قانونیان بەبەر کورد کەوتێ و کورد سەرۆکاتی کردی بەڵام ئێستا دادوەرێکی کورد کە نائیبی ڕئیس بوو بۆتە ڕئیس بەڕێی من هیچ گرفت لەوەدان ئێستا کۆمسیۆن ئیشی خۆی دەکەوە ئەگەر دیقەت دابێ هەم جنابی سەرۆک وەزیرانی عێراق و جنابی سەرۆک کۆمار پێشوازیان لێ کردوون لەگەڵیان و ئامادەکاری دەکەن بۆ بوو بەڵێ ئەوە جنابی سەرۆکی کۆمار لەگەڵیان کۆ بۆ ئەوەی پشتگیری ئەو پرۆسە بکە ئەوەی کە منم بڕاستی وەکو تعلیق لەسەر ئەو پرۆسەیە کە دکتۆر باسی کرد کە نەچوە بچی ینی ئێستا کاتمان لەبەردەستە لەوە باشتر ئەدایی ئەو پرۆسەیە بکەین کە هەیە بەڕای من بۆ پرۆسەی هەڵبژاردن بە تایبەتی و ئەوە ئیسپاتیش بوو لە کوردستان ئەبێت تەنازولی هاوبەش بۆ یەکتر بکەین نەک تەنازول بۆ بەغدا چونکە بەغدا خۆی کێشەی کەم نییە ڕاستە لە بەغدا خەڵکێکی دڵسۆزی میلەتەکەن بە چاوی فیدرالی و یاسا بەڵام لە بەغداش هێز و لایەن هەیە بەڕاستی بە هەموو شێوەکدانێت تەقید و قەید بخەنە سەر سوڵتات لە ئیقلیم ئەو فیدرالیەتی ئێرەش هەیە بەعقلێتی دەوڵەتی مرکزی بیر دەکەنەوە کە دەوڵەتی مرکزی لە عێراق تەجروبەی شکست خواردووە تەجروبەی سەرکەوتو نییە لەبەرەوە پێویستە لێرە هێز و لایەنە سیاسیەکان سازش بۆ یەکتر بکەن پرۆسەیەکی نیشتیمانی ڕاست و ڕەوان بە ویژدان بە دڵسۆزی بە بەرپرسیارەتی دەست پێ بکەن چونکە جەنابەت باس کرد هەڕەشەکان چییە ینی باڕوون بین بۆ نمونە ئێستا هەرێمی کوردستان یا دەتوانانی سنووری خۆی پارێزی یا بەو ئیتیفاقە ئەمنیانەی حکوومەتی اتحادی کردیتی سنوورەکانی لێدەستینەوە ئێستا بەعەلەنی قاسم عەرەجی هاتۆتە ئێرە دەڵێ بێ سنوور لەگەڵ ئێران ڕێک بخرێ تورکیا مەطلبی هەیە و فەرمو دەوری کەمپی پەکەکە دەدەن هێزی عێراقی و هێز دێنە ئەو شوێنانە ئەگەرنا تورکیا ئەستا 25 کیلۆمەتر هاتۆتە ناو خاچی عێراق وەکو دەوڵەتێکی زوو سیادە ڕێگە نادا و تورکیاش لەگەڵ ڕێکەکە گەرە و پەکەکە دوور بخاتەوە لەو سوورە ئەمە ڕوودەدا باش ئێمە لە هەرێمی کوردستان کێشەی موچە کێشەی پاشەکەوت کێشەی بەرزکردنەوەی پلا ئێستەوە داوایە لە محکەمەی اتحادی ئێستا کۆمەڵک دەستپێشخەریەکێ لە گروپێکی پاشەکەوتی موچە دەراسەیەکیان کردو هەرێم ئێستا لە بەردەستێتی حەلیکە و حل ناکە ئیلا دەبێت بتە قەراری محکەمەی اتحادی لەسەری ئیجباریان کەی کە دەبێت بێ ئەوە بدەیەوە ئەم زەمەنە چوو وەکو گوتم دەرگایە کە عورفێکی تازە هاتە پێش خەڵکی تر پەنای بۆ دەبا ئەم کێشانە بەڕای من لە مەسئلەی ئینتیخاباتیش بە حقیقت پێویستمان بە تیمێکی ژیر و عاقڵ و بەڕاستی ڕخنەگەر ینی بە چاوی بە مستەلەحی عامیەت کە چاویان گرتو دەڵێن گەورم هەموو شتێک ڕاستە ئەو ڕاست نییە دەبێ بەڕاستی لە چوارچێوەی دەستوری عێراق تیمێکی تۆکمەی دەستوری و من نازم ئەو نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغداد چ دەکا ینی بەس ساعی بەریدە ئەگەنا بەڕاستی دەبێت تیمێکی کۆنکرێت خەڵکی پسپۆر و شارەزا لەوێ بن هەرێمی کوردستان ئێستا توانای هەیە 20 داوای قەزایی دەستوری لەسەر حکوومەتی عێراقی تەقدیم کە مەسەلەن على الأقل ورد دعوة قراري محكمة جنائية بو تعويض مناطق متضرر هلا بزو أنفال وأنا عراقي تستطبيق نكرديا بلام كز أو رينا قرتبر هر بنابو دبلوماسيتي سياسي أغاتي وعمتي آخري نتيجة أو هالي دردتي بقصي خوش إيش ناروا اسپاس دەکەم کاتمان پێشبین دەکەی ئەم ساڵ هەڵبژاردنەکە بکرێ جەنابەت وەکو من دەزانی ئەو فشارە نێودەوڵەتی هەیە باش ئەوەی کە گوزەر دەکا ینی لەوە گرنگتر هەیە کاکە ینی گۆتێرێس بەخۆی هاتتا هەرێمی کوردستان لە گوتارەکەیدا لە سێم و شەی دەڵێ دەبێ هەڵبژاردن ئەنجام بدەن سەرۆکی نێتەوەی گرتوەکانە تو ئەگەر نەسیحەتی وەرنەگری هەروە بە هەوەست و بە سوعبەت تی بگەی آخر قەرارینەوەی قورستر لۆ دەردەچی ینی هەرێم بە فعلی لە بەردەم مەترسێکی گەورەدایە دەبێ بەرپرسانی هەرێم ئیدراکیان کە هەڵبژاردن بەشێکە لە چارەسەر هەموو نییە بەڵام بەشێکی گرنگی چارەسەر دکتۆر بە کورتی ئەو بڕیارەت تا و مەجای تانەدانی شیرینی سەرنوێرانی پارتی ویکێتیش کە دوو ئەندامیان لە دادگای فدراڵی ناتوانن هیچ بکەن بڕیارەکە کۆتایی نا تەواو بڕیاری تەواوپێوی دەستوری عێراقی بڕیاری ینی بنبڕە و هیچ مەجای تانەدان و شتانەی نییە بەڵام بڕیارەکە لەبەرەوەی بە ئەکسەریەت دەرچووە تەسەورەکەم دوو ئەندامەکە کوردەکە لەگەڵیان نەبوو بێت علە لە قڕەنگە هینەکەی پارتی لەگەڵیان نەبوو بێ ئەمێنێتەوە سەرەوەی هەڵبژاردنەکە ئەکریان نەکرێ من خۆم قەنەعاتم وایە ئەبێ بکرێ هەڵبژاردنەکە هیچ مەجالێکی تیانی ئەبێم هەڵبژاردنە بکرێ چونکە هەڵبژاردنەکە نەکەی دۆخێکی خراپتر چاوەڕێتەکە چی لە هەرێم بە کورتی چی بەسە دامەزراوەکانی هەرێم ئەگەر هەم هەڵبژاردنە لەم ساڵدا نەکرێت لە 2023 دامەزراوەکانی هەرێم هیچ شەرعەتی نامێنێت ئەو کاتە چی شەرعەتی
ئەکەویتە تۆ یان لە شوێنێکای کە قانونی تیانە بەڵێ ئەوەی دوێەوە دامەزراوی عێراق هەیە دوێەوە تەدەخلی عێراق کوتم لە کاتێکا ڕەنگە تەدەخل بکەن گەر هەڵبژاردن نەکرێت کاک حەکیم ئەمە سیناریۆکی هەڵبژاردن نەکرێت ڕەنگەم هێزانە بێکابن چونکە بینیمان لە پەرلەمانە چیان کرد بەیەک ڕەنگە بەیەکابن بەیەکی شابن عێراق لێت قبول ناکات چونکە تۆ لە چوارچەی دەوڵەتی عێراقیای تۆ ناتوانێت سیناریۆ دکتۆر ئێستا تەمهید دەکەم بۆ تعامل لەگە محافظات ئێستاز وە لە قانون هەیە خۆنیەت دیارە لەکی شەرع دیارە ینی ئەسڵەن هەر مامۆستاوەگەر هەر پێشتریش تەبان هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لەسەر ئەساسی محافظات دەکرێت ینی ئەستان یەکێک لەوانەیە بە ئێمە ینی ئەوە بکرایە الحاحی ئەوە بکرایە کە بوا لەسەر ئەساسی هەرێم بکرایە بەڵام وەکو محافظە مامەڵی لەگەڵا کردی ئەوەی ساکە بودجەکە وەکو محافظە مامەڵە لەگەڵاکات هەموو ئەمانش تەسەورەکەم هەموو قەرار و نانی کە دەرەکرێت وەکم لە نهایەتە ڕەنگە وەکو محافظەی مامە ئێساکەت فعلن ئەم قەرارە ئەگەر زۆر لی وربیتەوە کە ئاڵە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی ئەوە هینەکرێت ئەمە تەوان هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق وەکو هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان وایە کە پێشتر و پەرلەمان کردی بەڵێ وەکو پێشتر کردی وەکو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراقا کە کرا لە هێنا یعنی وا مامەڵی لەگەڵا کردی بزە بە دوو قسەی مامۆستاوەگرت تهدیدەن زۆر تەواوە وەکو پارێزگایك مامەڵە لەگەڵاکەوت و هەرێمەکە نابێت دەبوونتان دەکەم دکتۆر ئیسماعیل نامیق کە هەوگرت چەت و سپاسیان بەدەبوونتان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوەکارانم خواتەڵێن